132 راني 132 بەڕێزی برای بەڕێزم کاکە گیان پرۆژەی ڕووناکیە سەرجەم فیدەرەکانی لێبەرەوە ئیتر تەخفیزت نامێنێ مەگەر بۆ حاڵەتێکی ضروری یاخود شۆرتێ یاخود کارەساتێکی سروشی ڕووبا فیدەرەکان سەرجەم لێبەرەوە و ڕای مەگرە براکەم تەخفیز نەما با ئاگادار بی. وڵانی لەسەر خەت بە بەڕێزی براکەم سپاس دەکەم خێری لێبینی ئینشەڵڵا. ڕانیەی 33 چۆنی بەڕێزەکەم مەزە باشە؟ باشی چاوی من لە کۆنتڕۆڵی سلێمانی قسە لەگەڵەکەم بەڕێزەکەم پرۆژەی ڕووناکیە سەرجەم فیدەرەکان لێبەرەوە بە هیچ شێوەیەک تەخفیزت نابێ بە هیچ شێوەیەک تەخفیزت نابێ مەگەر کارەساتێکی سروشتی یاخود شۆرتێ شتێک ڕووبا ئیتر پرۆژەی ڕووناکیە و ئینشەڵڵا خێری لێبینێوش. چاوی من دەست خۆش بێ و زۆر سپاس بۆ هاوکاریت. ئەلەو بەڕێزەکەم محەتی 5000 ڕانی تازە لەگەڵمی بەڕێزەکەم لە سەیتەرەی سلێمانیەوە سەرجەم فیدەرەکان لێبەرەوە پرۆژەی ڕووناکیە جارێکی کە ڕناگیرێ مەگەر کارەساتێکی سروشتی یاخود شتێکی نەخوازراو بێت ئیتر ئینشەڵڵا خێری لێبینین و بێ بەمای خێر بۆ هەموو لایەک. پیرۆزە سەرکەوتوبی سپاس بۆ هاوکاری سەرچاوم سپاس.